بەناوی خی بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویستی بەرنامەی تەندروستی سڵاوتان دەبێت لە بەرنامەی تەندروستی ئەم جارەمان باز لە پسپۆڕیە پزیشکیەکانەکەین. ئێمە هەمومان نەزانین کە چەندین پسپۆڕی پزیشکی هەیە کە هەر یەکەیان بواری کارکردنیان جیاوازە. بۆیە ئێمە لەم بەرنامەیە پسپۆڕیە پزیشکیەکانتان پێ ئەناسێنین و لە نەخۆشخانەی بەخشین کە نەخۆشخانەیەکی فرە پسپۆڕیە سەرجەم پسپۆڕیە پزیشکەکانی تێدایە. سەردانی هەموو پسپۆڕەکانەکەین تا لە زاری خۆیانەوە بیبیستین ئایا ئەم پسپۆڕیە چییە و کام نەخۆشانە ئەبینن پێویستە تۆی هاوڵاتی کاتێ نەخۆشەکەوی لە کام بارودۆخەیە سەردانی ئەم پسپۆڕە بکەی و چ کاتێ سەردانی پسپۆڕەکانی دیکە بکەی. هەروەها بابەتێکی گرنگی دیکە کە لە نەخۆشخانەی بەخشین هەیە و بەردەست کراوە بۆ ئەوەی هاوڵاتیان بە ئاسانی بتوانن پسپۆڕیە پزیشکیەکان هەڵببژێرن، ئەویش بە هەمان شێوە بەسەر ئەەکەینەوە باسی ئەەکەین کە ئەمە زۆر گرنگە. هەمومان دەزانین لەوانەیە ئێمە کاتێک تووشی بابەت بەڵە گرفتێکی تەندروستیە بین پاش سەردانیکردنی پزیشکەکەمان پێمانەڵێ ئەم حاڵەتە پەیوەندی بە من نییە، ئەڕێتە لای فلان پزیشک. ئێمە زۆر کات ئەو گرفتەمان بۆ دروستە بێت کە نەخۆش دێتە لامان، نەخۆشەکە بە بیرکردنەوەی خۆی پێی وا بووە پەیوەندی بە پسپۆڕی ئێمە هەیە، بەڵام بابەتەکەی پەیوەندی بە پسپۆڕێکی دیکەوە هەیە. لەم بەرنامەیە هەموو ئەم بابەتانتان بۆ ڕوونەکەینەوە لەگەڵمان بن. بەڕێزان، ئێرە بەشی مێشک و دەمارە کە ئەوترێ پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار واتە نیورۆلۆجی. ئەمە واتە ئەو نەخۆشیانەی کە پەیوەندیان بە مێشک و دەمارەکانەوە هەیە، بەڵام نەخۆشی هەناویەکانی مێشک و دەمار، نەک ئەو نەخۆشیانی مێشک و دەمار کە نەشتەرگەری ئەکرێن. چونکە ئێمە دواتر پسپۆڕێکی دیکەتان پێ ئەناسێنین کە پێوترێ پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار. ئەمەیان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمار. نەخۆشیەکان با پسپۆڕیەکە هەناویە، زیاتر ئەو نەخۆشیانە ئەگرێتەوە کە بە دەرمان چارەسەرەکرێن کە تەداخولی نەشتەرگەری تێدا نیە. هەموو جەڵدەکانی مێشک، سەرئێشەکان، سەرئێشە درێژخانەکان بە نمونە شەقیقە، نەخۆشی بێهێزی و ماسوولکەکان و نەخۆشی دەماری جیاوازیەکان کە زۆربیان یا با بڵێن بەشێکی لە نەخۆشیەکان پەیوەندیان بە سیستەمی بەرگری خۆمانەوە هەیە، هەروەها گەشکە و بورانەوەکان و ئەوانەی کە سڕعیان لەگەڵە و هەموو ئەم نەخۆشیانە کە کۆنتترۆڵیان بە دەرمانە سەر بە پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک و دەمارە کە ئەمە لە دواتر کە باسی پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمارەکەین جیاوازیتان بۆ باسەکەین. بەخێر بێن، من دکتۆر بینەر بورهان عەبدوڕەحمان، پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی، دکتۆرام هەیە لە نەشتەرگەری ئێسک و شکاویە. ئەو نەخۆشانەی کێنە لای ئێمە کە پێویستیان بە چارەسەرە، بریتین لەو نەخۆشانەی کە تووشی پێکان بوون، ئایا پێکانی وەرزشی بێت یاخود شکاوی بێت. هەموو جۆرە پێکانە وەرزشەکان چاک دەکرێنەوە، چانەوەی بەستەرەکانەکەین، دوورینەوەی کوشتەکانیان بۆکەین. هەموو جۆرە شکاویەک لای ئێمە چارەسەر دەکرێت. ئێمە هەڵەسین بە گۆڕینی جونگەی حەوز و ئەژنۆ، پسپۆڕیمان هەیە لەو بوارەدا و هەچ کێشەیەک لە خەلەلێک لە پەلەکانە هەبێت، ئایا گرەیەک بێت یاخود هەڵاوساویەک بێت، ئەمە ئیشی پسپۆڕی ئێسک و شکاویە و هەروەها چارەسەری نەخۆشەکانی فەقەرات و ئینزیلاق و ئەم جۆرانەشەکەی. زۆر باشە کاک، زۆر تەندروست بن. بەخێر بن دووبارە سەرچاو. خۆشەویستان، ئەم بەشەیش کەیبینن کۆمەڵێ پسپۆڕی دیکەی تێدایە کە ئێستا پێکەوە باسییانەکەین لەگەڵمان بن. ئێرە پزیشکی سۆناری پێڵێن. هەمومان نەزانین کە ئەوترێ پزیشکی تیشک و سۆنار، واتە ئەم پزیشکە تایبەتمەندە لە ئەنجامیانی سۆنار و تیشکە جیاوازەکان، هەر لە ئەوەی کە پێی دەوترێت تیشکی موگناتیزی، ئەشعی تەنووری، تیشکی ئەکسڕەی ئاسایی و بە تایبەت ئەوەی کە کاریانە بریتە لە خوێندنەوەی ئەو تیشکانە، ئەو وێنە تیشکیانەی کە بۆ نەخۆش ئەگیرێ کە لە وڵاتانی کە زۆر سیستەمەکان تاوە پێشکەوتووە. تەنانەت هەندێک جار تیشکی ئەکسڕەیش، ئەشعی ئاساییش پزیشکێکی پسپۆڕی تیشک ئەی خوێنێتەوە و راپۆرتەکەی ئەیا بە پزیشکی نەخۆشەکە بۆ ئەوی بڵێ من لەم تیشکەیە ئەوەم بینیوە. بۆیە تا ڕادەیەک زۆری نەمان ئاشناین بە پسپۆڕێتی تیشک و سۆنەر. ئەمەی ئێرە
پسپۆڕی نەشتەرگەری مێشک و دەمار و بڕبڕەی پشت ئەگەر بیرتان بێ لە ژووری نەخۆشیەکانی مێشک و دەمار باسمان کرد کە جیاوازە لە نەشتەرگەری مێشک و دەمار نەخۆشیەکانی مێشک و دەمار زیاتر نەخۆشی هەناویەکان ئەگرێتەوە کە بە دەرمان چارەسەرەکرێن بەڵام کە دەوترێ نەشتەرگەری بڕبڕەی پشت و مێشک و دەمار ئەمە حاڵەتانە ئەگرێتەوە ئەو نەخۆشیانە ئەگرێتەوە کە نەشتەرگەری بۆ مێشک یاخود دڕکەپەتک ئەکرێ بەڵام دەمارەکانی دەست و قاچ پەلەکان هیچ پەیوەندیشی بەم پسپۆڕیەوە نییە تەنها دڕکەپەتک لەگەڵ مێشک ئەو گرێ و خوێن بەربوون و گرفت و حاڵەتانەی کە نەشتەرگەری ئەکرێن و تایبەتن بە مێشک و دڕکەپەتک لێرە ئەنجام ئەدرێن ئەڕۆینە پسپۆڕێکی دیکە ئەگەر لەگەڵمان بن ئێرە پسپۆڕی نەشتەرگەری گشتیە کە چەند پزیشکێکی بەڕێز لێرە نەخۆش ئەبینن ئێمە پێکەوە ڕۆینە ژوورەوە لەگەڵ ئەو پزیشکە پسپۆڕی کە لێرەیە قساکەین بزین ئایا لە زاری خۆیەوە بیبیستین کە دەوترێ پسپۆڕی نەشتەرگەری گشتی مانای چییە و کام نەخۆشان ئەبینن فەرموون کاک دکتۆر سڵاوت لێبێ باشی کاک سوورجان لەم باس چۆنە سپاس دەکەم فەرموو دانیشە دکتۆریان سپاس دەکەم کاک دکتۆر یادگار جەنابەت پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتی پێمان خۆش بوو خۆت بۆمان باس بکەیت کە ئەوترێ ئەگەر هاوڵاتیەک بپرسێ کە ئەڵێن پزیشکی نەشتەرگەری گشتی چی ئەگرێتەوە بەناوی خۆی گەورە من دکتۆر یادگار عەبدولحەمید پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گشتیم لە نەخۆشخانەی بەخشین لەم کلینیکەماندا واتە کلینیکی نەشتەرگەری گشتی هەڵدەستین بە دەستنیشانکردن و شارەسەکردنی هەندێک نەخۆشی ئەو نەخۆشیانی کە ئێمە ئەیان بینین زیاتر نەخۆشیەکانی کۆندامی هەر سوچگەرە بۆ نمونە هەوکردنی گەردە و دوانزەگرێ بەردی تورەکەی زراو هەوکردنی تورەکەی زراو هەروەها نەخۆشیەکانی گرێ شێرپەنجەیەکانی کۆڵۆن و ڕێکە و ئەو بابەتانە بەشێکی تریشی بڵێن ئەوەی کە زۆر باویشە ئەو نەخۆشیەکە ناو خۆمانە نەخۆشی مایەسیری و قڵیشی کۆم و ناسۆری دەوری کۆم و ناسۆری کرێنچکەیە ئەمانەشێکە لەو شتانەی ئەو نەخۆشانی کە ئەیان بینین هەندێک یەکێک تر لەو بوارانێکی ئێمە چارەسەریانەکەین فتقە فتقیش چەند جۆرێکی فتقی بنڕان هەیە فتقی ناوک هەیە فتقی جێگای نەشتەرگەری هەیە ئەوانە بە هەڵدرێنیش نەشتەرگەریان بۆکەین و بە ناسکبینەوەتە بە نازوری ژێکین هەروەها غودەشمان هەیە گرێی غودە گرێەکانی مل ئەوانە هەندێکی بە بڵێن بە چارەسەر بە دەرمان چارەسەر بێ هەندێکیان پێویستی بە نەشتەرگەریەکات ئەوانەش ئەنجامە دەین زیاتر بڵێن ئەو نەخۆشیان ئێمە هەمویان عملیاتیان بۆ ناکەین هەندێکیان بڵێن ئێمە نیشانەکانی لە نەخۆشەکە ئەپرسین پشکنینیان بۆکەین بە شعاو بە سۆنەر و بە پشکنینی خوێنەوەوانە پاشان نەخۆشەکە گەر پێویستی بە چارەسەی دەرمان بێت دەرمانی بۆ نووسین ئەگەر نەشتەرگەری بێت نەشتەرگەریەکان بە هەڵدڕین هەیە بە نازور هەیە واتە ناسکبین زیاتر تورەکەی زرا و بەردی زرا و لەگەڵ ڕخۆڵە کوێرە هەروەها فتقیش هەندێک جار بە نازور ئەنجامی دەین بە ناسکبین پێویست بە هەڵدڕین ناکە بوارەکانی تر هەندێکیان بە هەڵدڕین ئەیکەین نەخۆشەکان ئەوەی کە پێویستی بە نەشتەرگەری بێت دوای کە فحوساتمان بۆکەین لە قاوش داخلیانەکەین فایلیان بۆکەین پاشان ئەیانێرین بۆ نەشتەرگەری لە قاتی شەشە نەشتەرگەریان بۆکەین و ئینشاءڵڵا نەشتەرگەریەکان دکتۆر یادگار لێرە ئەنجامە ئیرێ بچووک و گەورە نەشتەرگەری خۆی چەند جۆرێکی هەیە بچووکمان هەیە مامناوانمان هەیە گەورە هەیە لە هەموو جۆرەکان ئەەکەین الحەمدولillah ئێمە هەروەها نەشتەرگەری سارد هەیە و نەشتەرگەری حاڵەتی کتوپڕیش هەیە ئەوانش ئەوانی کە کتوپڕ من دەست بەجێ بێت لە ماوەی بڵێن 24 ساعت کەمترە بە پێی جۆری کتوپڕیەکەی چارەسەری بۆکەین و نەشتەرگەری بۆکەین ئەوانی کە سارد بێت بڵێن نەشتەرگەری ینی بەپەلە نەبێ ئەوانە ئەینە دەست نەخۆشەکە موعیدی لەگەڵا دانین و لە کاتی گونجاو بۆیان ئەنجامە دەین خۆشەویستان پسپۆڕێکی دیکەمان بریتە لە پزیشکی پسپۆڕی نەخۆشی و نەشتەرگەریەکانی چاو با بڕۆین لەگەڵ دکتۆرە خۆی قسە بکەین بزانین چیمان پێڵێت دکتۆرە سڵاوت لەوێ باشی سپاس دەکەم ئەگەر بە کورتی پێمان بڵێ پسپۆڕیەکەی جەنابەت نەخۆشی و نەشتەرگەری و نەخۆشیەکانی چاو چی ئەگرێتەوە کام هاوڵاتیانە سەردانتانەکەن چی ئەکەن هەر لە مناڵی تازە لەدایک بوو هەتاوەکو تەمەنی پیری هەمووی ئەبینین
لە مناڵی تازە لەدایک بووکو و ئیلتیاباتی چاویان هەیە یاوان گیرانی گۆری فرمسکی مناڵان کە ئەمە زۆر هەیە دوای ئەوە لە تەمەنی گەورەتر لە دوای 6 مانگ و ساڵ زیاتر ئەو مناڵانەی کە تیلی چاویان هەیە ئەو مناڵانمان بۆ هێنن تر پشکنینیان بۆکەین پێویست دەکات چاویلکەیان بۆ دابرینیانە لە مناڵی گەورەتر کزی چاویان حساسەتی چاویان لەگەڵ ئیلتیاباتی ڤایرۆس کە ئێستا زۆر زۆرە ئەمانە ئەبینین و لەگەڵیشیا لە تەمەنی گەورەتر زۆربەی کە هەرە باوترینیان ئەوانش هەرکزی چاویان هەیە بەتایبەتی لە دوای 12 ساڵ بۆ 24 ساڵ بۆ 30 ساڵ یاخود نەخۆشی گلێنی چاو وەکو گلێنی مەخروتیەوانە چی بۆکەین تەسبیتی گلێنیان بۆکەین یان وەکو ڕێکردنەوەی چاو بە ئامێری لەیزگ و ئەوانە هەمووی ئەوانش ئەکەین لە تەمەنی سەروتریش ئاویسپی کە لە دوای 50 ساڵەوە زیاتر دروست دەبێت بە نیشتەرگەری ئاویسپی هەروەها ئاوی ڕەش لەو کەسانەکە چارەسەرکردنیان و نیشتەرگەرەکانیان و نەخۆشی شەبەکی و جەماعەتی شەکرە و تر هەموو ئەوانە زۆر باشە وەکو نەشتەرگەریش ئەوەی کە پێویست بە نەشتەرگەری بکە خۆتان ئەنجامیە بەڵام ئەگەر خۆتان تۆزێ نەخۆش بن ببڕۆنە لای هەناری خۆت وا دەرەکەوێت تۆزێ پەتات هەیە زۆر باشە ئیشەڵا باشە بی دکتۆرە ئێمە سپاسی جەنابتەکەین بەڕێزن بەڕێزان یەکێکی دیکە لە پسپۆڕیەکانی نەخۆشخانەی بەخشین با بڵێن یەکێکی دیکە لە پسپۆڕیە پزیشکەکان بریتە لە پسپۆڕی گورچیلە و میزەڕۆ واتە پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ چونکە لێرەشە پێویستە بیرتان بخەمەوە پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی گورچیلە جیاوازە لە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ لەبەرەوەی نەخۆشەکانی گورچیلە کاری پزیشکی هەناویە پسپۆڕێکی تایبەتە سەر بە هەناویە کە بابەتی سستی گورچیلە و هەند ئەو نەخۆشیانەی کە فرمانی گورچیلەکان خاوەکەنەوە ئەمانە هەمویان پسپۆڕێکی دیکەیە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئەو حاڵەتانەوە هەیە کە نەشتەرگەری ئەکرێت سەر بە پزیشکی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆیە ئێستا چینە لای دکتۆر ڕێبین با خۆی قسەمان بۆ بکات. من دکتۆر ڕێبین یوسف حەمید پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میزەڕۆ لە نەخۆشخانەی بەخشین پسپۆڕێکی ئێمە بریتە لە نەشتەرگەری لابردنی بەردی گورچیلە و حالب و میزڵدان بە نازوور لابردنی پرۆستات بە نازوور لابردنی گرەی میزڵدان بە نازوور زۆر باشە کاکتۆر لە منداڵانیشدا ئێوە هەر بە هەمان شێوە کارتان هەیە؟ بەڵێ بە تەئکید هەندێک حاڵاتمانەیە لە منداڵانە بە تایبەتی تەسکبوونەوەی حەوزی گورچیلە لە منداڵانە یان دانەبەزانی گون لە منداڵانە یان گەڕانەوەی میز لە میزڵدانەوە بۆ گورچیلە نەشتەرگەری پێویستیان بۆ ئەکرێت لە نەخۆش. زۆر باشە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەوە هەموو حاڵەتانە ئەبینین و چارەسەریانەکەن بە نەشتەرگەری کە دەرمان ڕۆڵێکی ئەو توی تیانانیە زیاتر بە نەشتەرگەری چارەسەرەکرێن چ لە مناڵات؟ بەڵێ بەتاکید ئەو نەخۆشیانی کە بە دەرمان چارەسەر نابێ بۆ نمونە بەردی گورچیلە بێ بەردی حالب بێ یا گرەیەکە یا خوێنبەربوونیەکە بە نازۆر نەشتەرگەریان بۆ ئەکرێت لە خۆش. زۆر باشە کاک زۆر زۆر سپاس سەرچاوم بەخێر بن. بەڵێ بەڕێزان ئێرەش بەشێکی دیکەیە لە پسپۆڕیەکان کە بریتە لە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان وەک ئاشکرایە هەمومان نەزانین تایبەتمەندە لە چارەسەر دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکانی منداڵ لە تەمەنی لەدایکبوونەوە هەتاوەکو تەمەنی 13 ساڵی 15 ساڵی 18 ساڵی بە پێی وڵات و سیستەمی تەندروستی لەوانەیە فەرق بکات بە شێوەیەکی گشتی لە وڵاتی خۆمان تاوەکو 13 ساڵی هەندێک جارەوە تێ تا 16 ساڵی 15 ساڵی یاخود 18 ساڵی ئەتوانن چارەسەر بکەن ئەمە وەکو نەخۆشیەکان بەشێکی دیکە بریتە لە نەشتەرگەری منداڵان واتە هەموو ئەو حاڵەتانی منداڵان کە پێویستیان بە نەشتەرگەریە بەڵام نەخۆشەکە منداڵ و تەمەنی کەمە پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری منداڵان ئەنجامیایەت. بەڕێزان ئێستاش ئەچینە لای یەکێکی دیکە لە پسپۆڕیەکان کە بریتە لە پسپۆڕی بیستن و هاوسەنگی. ئەم پسپۆڕی ئێرە چەند پزیشکێکی پسپۆڕی بیستن و هاوسەنگی ئۆدیۆلۆجیست کاری تێیاکەن بەدەر لەوەی کە نەخۆشە بینن کۆمەڵە پرۆسیجەریش لە بەشەکانی دیکەی ئێرە ئەنجامەیەن کە پرۆسیجەرەکانیش هەر پەیوەندیان بە پسپۆڕەکەی خۆیانەوە هەیە. با بڕۆینە ژوورەوە بزانین چی ئەڵێت. دکتۆرە سڵاو دەبێ باشی زۆر سپاس فەرمودانیشە.
ئەمانەیە پێمان بڵێ پسپۆڕێکی ئێوە چی ئەگرێتەوە بە کورتی؟ بەخێر بێن من دکتۆرە دەریا پسپۆری بیستن و هاوسەنگی لە نەخۆشخانەی بەخشین ئەو پشکنینانەی کە لە کلینیکەکەمان ئەنجامێریە هەموو ئەو پشکنینانە کە تایبەتن بە دیاریکردنی ئاستی بیستن چ لە مناڵانم و چ لە گەورانە پشکنینی گوێی ناوەڕاست و پەردەی گوێ بە ئامێری تیمپانۆمتری و پشکنینی قوقعی گوێ بە خۆشحاڵیەوە لە کلینیکەکەمانە ئێستا پشکنینێکی تر بەردەستە کە بە ئەمریکی زۆر پێشکەوت و ئەنجامەیرێ ئەویش دەست نیشانکردنی پێشوەختەی بیستنە لە مناڵانی تازە لەدایک بووە هەموو ئەو پشکنینانەی کە تایبەتن بە تێکچوونی هاوسەنگی و لە دەستدانی هاوسەنگی بە خۆشحاڵیەوە لە کلینیکەکەمان ئەنجامەیرێ و وەکو چارەسەریش ئێمە ئەتوانین چارەسەری بیستن بکەین بەدانانی بیستۆک ئامێری بیستن سەماعە بۆ ئەو کەسانی کە کێشەی بیستنیان هەیە جا کێشەی بیستنەکە چ بەهۆی سزبوونی دەماری گوێەوە بێ یاخۆت بەهۆی بوونی ئیلتیهاباتێکی درێژخایەن بێت کە چارەسەری بۆ نەکرێت بە عملیات یاخۆت بە عیلاج. زۆر باشە دکتۆرە کەواتە بە شوەیەکی گشتی هەموو ئەو نەخۆشیانی کە پەیوەندیان بە بیستن و هاوسەنگیەوە هەیە ئێوە هەمووکو پشکنین هەمووکو چارەسەر تا ڕادەیەکی دیاریکرا و تەداخلیان تێداکەن. بەڵێ و زائیدەن لەگەڵ ئەوانەشە ئەنجامدانی و دروستکردنی قاڵبی گوێ بۆ ئەو نەخۆشانی کە درانی پەردەی گوێیان هەیە ئێمە ئەتوانین دروستی بکەین. زۆر باشە دکتۆرە زۆر سپاس. زۆر سپاس بەخێر بێن. ئێرەش بەشی ددانە لە نەخۆشخانەی بەخشین هەمومان دەزانین کە ئێرەش بەشێکی دیکەی لە پسپۆڕیەکان کە چارەسەری هەموو نەخۆشەکانی دانی تێداکرێت لەگەڵ هەموو ئەو پرۆسانی تێدا ئەنجامەیرێت کە بۆ چارەسەرکردن و جوانکاری و ڕێکردنەوەی ددان ئەنجامەدرێت ئێرە بۆ خۆشی چەند پسپۆڕیەک ئەگرێتەوە هەر لە بینین و پڕکردنەوەی ئاسایی ددانەوە هەتاوەکو ڕێکردنەوە و پسپۆڕی نەشتەرگەری ددان و نەشتەرگەریەکانی ناودەم و هەموو ئەو پرۆسیجەر و چارەسەرانی کە بۆ ددان ئەکرێت لێرە لەم جێگایە بەردەستە. کاک دکتۆر هەرێم ئەو پسپۆڕەکەی ئێوە پسپۆڕی نەخۆشی هەناویەکان و تایبەتمەندی لە نەخۆشیەکانی سی و هەناسەدان چی ئەگرێتەوە چارەسەری کام نەخۆشانەکەن کێ بێ سەردانتان بکە؟ بەڵێ من دکتۆر هەرێم کەریم پسپۆڕی نەخۆشیەکانی هەنایی و دڵ و شەکرە تایبەتمەند لە نەخۆشیەکانی هەناسە و کۆندامی هەناسە و بۆریەکانی هەوا کە باسی نەخۆشیەکانی کۆندامی هەناسە ئەکەین ئەو نەخۆشیانە ئەگرێتەوە کە تایبەتە بە بۆری هەوا و سیەکان ینی لە حساسیت و ڕەبۆ بیگرە هەتا لێکەوتەکانی جگەرەکێشان کە بە عەرەبی پێڵێن ئینسیدادی قەسەباتی مزمین ینی تەسکبوونەوەیان گیرانی بۆریەکانی هەوا بە شێوەیەکی مزمین لەگەڵ بەڕیشاڵبوونی سیەکان یاخود ئیتیهاباتی قەسەبات ئیتیهاباتی سیەکان گرێ شێرپەنجەیەکانی سیەکان کۆمەڵێ زۆر لە نەخۆشیانە ئەگرێتەوە کە ڕوەکەنە لای ئێمە بۆ چارەسەر و بۆ فاسی پێویست هەوکردن و ئیلتیهاباتی هەموو ڕێڕەوی هەناسە و سیەکان هەمووی هەمان شتەگرێت. بەڵێ ئەڵێن هەوکردن لە پەتایەکی فەسلیەوە بیگرێ هەتا هەوکردنی بۆریەکانی هەوا کە بە ئینگلیزی ئەکیوت برۆنکایتسی پێڵێن تا گاتە بەشی خوارەوەی سیەکان کە پێڵێن هەوکردنی و نیمۆنیا ینی هەوکردنی سیەکان. ئێمە لەم حاڵەتانە نەخۆشەکە بە شێوەیەکی سەریری فەحسەکەین تاکو بزانی بەچی ڕێڕەوێکا بینێنین بۆ فەحسی تاقیگەی و فەحسی ئەشعە ئەگەر پێویست بوو یەکەم جار فەحسی وێنەی تیشکی بۆ نەخۆشەکە ئەگرین پاشان فەحسی بۆری هەناسەمان هەیە ینی بە عەرەبی پێڵێن وەزائف الڕئە بۆ کەسانی کە ڕەبۆ حەساسیەتیان هەیە ئەگەر پێویست بوو دواتر فەحسی تەنووریمان هەیە شعی تەنووری لە هەندێک حاڵەتیشا کە گومان بکەین گرەیەکی شێرپەنجەیی بێ نازوورمان هەیە لە قاتی چوار لە ڕێی نازوورەکەەوە زەرعە وەرەگرین و ئەنێرین بۆ فەحسی نەسیجی بۆ تەشخیصکردنی هۆکارەکەی. زۆر باشە کاک دکتۆر زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ بەڕێزانەوەی لە بڕگەکانی پێشوو بینیمان باسکردن بوو لە بەشێکی زۆر لە پسپۆڕیەکان بە شێوەیەکی گشتی زۆرینەی پسپۆڕیە پزیشکەکانمان باس کرد و هەنێکیان لە زاری خۆیانەوە باسییان کرد کە ئەم پسپۆڕیانە چی ئەنجام ئەیەن و پەیوەندیان بە کام نەخۆشیانەوە هەیە. هەندێک لە پسپۆڕیەکان لەوانەیە باسمان نەکردێت بە شێوەی گشتی بەڵام تا ڕادەیەک ڕوونن لەوانە پزیشکی پسپۆڕی هەناوی کاتێ وترێ پزیشکی پسپۆڕی هەناوی واتە چارەسەرکردن و دەستنیشانکردنی هەموو نەخۆشیانی کە بە دەرمان چارەسەرە بن هەر لە نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێنستی و هەناسەدان هەرس و جگەر زۆرینەی نەخۆشیەکانی دیکە کە بە دەرمان چارەسەرە بن و پێویستیان بە نەشتەرگەری نییە پێیان لەوترێ هەناوی هەروەها پسپۆڕی پێستمان هەیە پسپۆڕی قورگول و تویژێمان هەیە پسپۆڕی
دڵ و بۆریەکانی خوێن هەر یەکە لەمانە بە پێی پسپۆری خۆیان بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە لەم بەرنامە باسی بکەم لە نەخۆشخانی بەخشین ژوورێک هەیە پزیشکێکی گشتی لی دانیشێ ئەو نەخۆشانی کە خۆیان نازانن پێویستیان بە کام پسپۆڕیە سەردانی کام پسپۆر بکەن سەرەتا سەردانی ئەو ژوورە ئەکەن کە ئەم خزمەتگوزاریە گرنگێکی زۆری هەیە چونکە زۆر نەخۆش خۆیان توانای دەستنیشانکردنی پسپۆڕیەکەیان نیە لەوانەیە سەرەتا وا هاتبێت کە پێی وابێ ئەبێ سەردانی دکتۆری ئێسک بکە بەڵام دوای ئەوەی کە سەردانی پزیشکەکە ئەی بینێ پرسیاری لەیەکە پشکنینەکانی سیرەکە بە پێی پێویستی پێی ئەڵێ نەخێر تۆ پێویستت بە سەردانی پسپۆڕی ئێسکوشکاوینە پێویستت بە سەردانی پسپۆری جنگۆ ڕۆماتیزمە نەخێر تۆ پێویستت بە سەردانی پسپۆری چاو نییە چاوت بەهۆی غودەکەەوە یا ئاوساوە پێویستە بڕۆیتە لای هەناوی یاخود پێویستت بە نەشتەرگەری نییە پێویستت بە هەناویە هەموو ئەمانە لە ژوورێک ئەنجام ئەدرێ ئێستا ئەڕۆینە لای ئەو ژوورە و لەگەڵ ئەو پزیشکە بەڕێزە قساکەین بزین چۆن ئەم خزمەتگوزاریان بەرهەمێناوە. بەخێر بن دیارە لەم ژوورەی ئێمە کۆمەڵێک پزیشکی گشتی دەوامەکەن کە دانراون بۆ پۆلێنکردنی ئەو نەخۆشانی کە سەردانی نەخۆشخانی بەخشینەکەن چونکە وەکو ولای خۆتان ئاشکرایە کاک دکتۆر کە زۆر جار نەخۆش کۆمەڵێک نیشانی ئەبێت کۆمەڵی ناڕەحەتیە بێت کە نازانێت سەردانی چ پسپۆڕێک بکات پاشەوەی کە نەخۆشەکە لەلایەن پزیشکی نەخۆشخانەوە ئەنێردرێتە ئەم ژوورە ئێمە مێژووی نەخۆشەکەی وەرەگرین هەر فەحسیا خۆت پشکنینێک ئەگەر پێی بێت ئێمە تەماشای ئەەکەین و پاشەوە قەرارەدەین کە ئەم نەخۆشە پێویستی بە پسپۆڕیەک یاخود چەند پسپۆڕیەکە بێت کاک دکتۆر چووکە لە ڕاستیدا ینی هەندێک نەخۆش هەبوو هاتۆتە لای ئێمە ینی پێی وا بۆ کە ئەم نەخۆشە بۆ وەرگرتنی چارەسەر پێویستە سەردانی دکتۆری هەناوی بکات بەڵام بۆ نمونە کاتێکە نیشانەکانی ئێمەوە تو بەمان دەرکەوتووە کە ئەم حاڵەتی کە ئەم هەیەی هیچ پەیوەندیەکی بە پسپۆڕی هەناوی نییە بەڵکو پێویستە سەردانی پسپۆڕێکی دیکە بکات و سوودی ئەمەش چییە تەمان زیاتر ئەگەر باسی بکەین نەخۆش کاتێکی زۆری بۆ ئەگەڕێتەوە چونکە ئێمە هەندێ نەخۆش ینی بێەوەی بێت ئەم ژوورە جاری وایە خۆی تەلەفۆنی کردو وەرەقەی دکتۆرێکی وەرگرتووە چەند ساعتێک لەسەری ئەو دکتۆرە وەستاوە دوای ئەم دکتۆرە وتۆری پسپۆڕی من نییە و دیسانەوە بچێت سەری دکتۆرێکی کەش بگرێتەوە ئەم حاڵەتەشمانەیە ئەوەنەی من ئاگدار بم ئەم خزمەتگوزاریەش تا ئێستا تەنها لە نەخۆشخانی بەخشین بەردەسە کە پێش ئەوەی پزیشک نەخۆشەکە ببێنێت ڕێنمایی وەرەگرێت و پزیشکی پسپۆڕی بۆ دیاریەکرێت زۆر باشە کاک دکتۆر سپاس بۆ ئێوەش.